دەبێم جۆرە لە هین لە گفتوگۆ لە ڕاستیا پێویستی بە گۆڕینە پێویستی بەوەی ئەمە مناقەشەکان جدیتر بکەینەوە لە شتە عامەکانەوە بچین بۆ شتی ورتر و شتی ئەساسی تر تاوەکو بتوانین لەو ئەساسەوە بیل لە ژیانمان بکەینەوە بیل لە وەسانە بکەینەوە کە تایە وە بیل لەو مەجالانەش بکەینەوە کە ئێمە تایە دەژین ئاینیش وەکو هەر وارە لە بوارەکانی ژیان ئێمە تایە دەژین هەر کەسە تایە دەژی و هەر کەسە بۆ خۆی ئەگەر بێت و اعتقادێکی دینیشی نەبێ هەر جۆرێک لە هەنی هەیە لە ناو خۆیان جۆرێک لە پرسیاری هەیە لەبارەی گەردون و خوا و ئەمانە شتانەکەن ڕەبتیان بە اعتقاداتەوە نیانی بە درێژایی مێژوو مرۆڤایەتی هەرە بوو من اقتراحم کرد بۆ ئەوان ئەگەر بکرێت کۆرسێک بکەین بۆەوەی هەندێک شتی ئەساسی هەیە لە ڕێگە و کۆرسەوە مناقەشەی بکەین بە حکمی وشکە سنتەرەکە ینی ویستم بابەتێکی نزیک لە سنتەرەکە و لامان کاتان نزیک لە خۆشم هەڵبژێرمەوە بوو ئەو بابەتەی قەزا و قەدەریا جەبر و اختیار هی ناسی سوبحانی کە من زەمانێکی زۆرە بەو محازەرە و بە محازەرەکانی ناسر ئاشنام لەوانەیە لە سەردەمێکی شاد دەوری هەبوو بێ لەوەی کە من زیاتر بتوانم ئەو بربەسانە بشکێنم مەقوڵتر بیر لە دین بکەمەوە لەوەی کە بەعام بیری لێ دەکرێتەوە و ئەم پیاوە بۆ من گرنگەکەی لەوانەیە لە شوێنێکەوە بێت جیاواز بێ لەوەی کە گرنگە بۆ خەڵکێکی تر گرنگی ئەم پیاوە لای من لەوەنیە کە کابرایەکە وەکەوەی کە باز دەکرێت و حکایەتەکانی دەگەڕێنەوە کەسێکی متەقی بووە و ئەوەنە نوێژی کردووە و فلانشتی کردووە ئەم حکایەتانە کە لەسەر شخصی خۆیەتی و لەسەر مۆزوعی عیبادەتی بینی پەیوەندی خۆی و خوایە ینی ئەمە لێرەوە بۆ من باسی ناسر ناکەم چونکە لەو لایەنەوە خەڵکێک باسی کردووە و تەمە بەو شوێنەی ناسر بۆ من وەکو بیرکەرەوەیەک گرنگە وەکو کەسێکە ئەساسێکی هەیە ئەساسێکی فەلسەفی هەیە لە تێڕامان لە تێکستی دینی و لێرەشەوە هەستەکەم پەیوەندی من لەگەڵ بیرکردنەوەی ئەوە پیا دەبێت و ناسر واوەی کە لە ناسر کەوتوێتەوە و پرسیارە دروست دەکایەن کە ئایا ئێمە لە ڕێگەی چیەوە تەصدیقی تێکستی دینی بکەین و عمومەنەوەی کە باوە لێستا لە ئێستا لە ڕێگەی زانستەوە تەصدیقی تێکستی دینی دەکرێت تەصدیقی تێکستی دینی هەر بە معنە بە معنایە کە لە تێکستە قورئانیەکە هەیە کە پێغەمبەرەکان مصدقا لما بین یدیه ئەوەی کە ئەو کتێبەی پێشووتر کە لە بەردەسا بووەمان تەصدیقیان کردووە بەوەی کە بە مستەلح قورئانیەکە بە کتاب و حکمت ئێستا تەصدیقی تێکستی دینی بە لە سەردەمی مۆدێرنە لە ڕێگەی زانستەوە دەکرێت و زانست بۆتە ئەو قیاسەی کە تێکستی دینی پێ دەپێورێت و ڕاستیەکەی هەڵس دەسەنگێنرێت و بۆ هەر شتێک لە شتەکان کاتێک کە شتێک دۆزینەوەیەک دەبێت ئەوانەی کە ئەهلی اعتقادن دەچنە و دۆزینەوەیە دەیانەوێت ساغیکەنەوە کە لەناو قورئانیشە هەیە بۆەوەی تەصدیقی قورئانی پێ بکەن کە ڕاستە بەڵام ئەمەی لای ناسر هەیە بەڕاستی شتێکی ترە ینی ناسر ئەو پەیوەندیەی ناسر لە بینی تێکست و ینی شتێکی ترە کە مەصدەر بێ بۆ تەصدیقەکە دروستی دەکات ئەوەیە کە من ئەوەندەی کە شتەکانی بینیوە ئەساسی بیرکردنەوەی کە لە شتەکانە لە محازەرەکانی هەیە هەست دەکەم ئەم پیاوە دەیەوێت پەیوەندیەک ئەگەر خۆشی پێ بزانێ یان نەزانێت پەیوەندیەک لە نێوان تێکستی دینی و فەلسەفە بەڕاستی دروستکە لە جاتی علم فەلسەفە بێنێ بۆ ئەوەی ئەو کاری تەصدیقکردن ئەنجامدا ینی بەڕازگێڕانی تێکستەکە وا لێ بکە کە تێکستێک بێ لای ئێمە منطقی بێت و لە کۆی بیرکردنەوەکەیانە ناسر هەروە ناسراوە و ئەوەش کە ینی گلەیی لە ناسر دەکەن ئەهلی اعتقاد یا ئەهلی مەذهب ئەوانن لەوێەوە گلەیی لێ دەکەن کە کەسێکی زۆر عەقلانیە زۆر ئیتیمان بە عەقڵ دەدا و ئەمە وای کردووە تەبەن بیرکردنەوەکانی مەقبول نەبن لە تەرەفی یانی ئەو
هەردوو بەرە مەزەبیەکەوە مەزەبی سونە و شو مەزەبی شیعە شەردووکی وتەنان لەلایەن ئیسلامی مۆدێرن ئەو تەیارەتە تازانەی کە هەیە لای ئەوانیش مەقبول نییە تەسەورەکانی بە حکمی ئەوەی کە ئەم کابرایە بە عەقڵ یعنی مامەڵە لەگەڵ تێکستەکانە دەکات ئەوەی کە لێرە بۆ من گرنگە ئەو عەقڵە کامەیە کە ئەم پیاوە مامەڵەی پێ دەکات لەگەڵ تێکست لە کوێوە هێناوێتی ئەوەندەی کە شتەکانی من بیستووە بیرکردنەوەکانی ئەم پیاوە بیستووە هەستەکەم ئەم پیاوە لە ڕێگەی تەئەمولاتی خۆیەوە گەیشتۆ بە کۆمەڵی حەقایقی فکری و عەقڵی دواتر لە ڕێگەی ئەم حەقایقانەوە ینی مامەڵە لەگەڵ تێکستە دینەکە دەکات و بنەماکانی بیرکردنەوەی ئەوەندەی من بزانم بنەمای فەلسەفین و لەم مۆزوعی قەزا و قەدەرا کە لای ئەو بە ئەساسیاتی نەکرد فکر دەزانێت بە ئەساسیاتی ئیمانیش دەزانێت هەموو بنەماکان فەلسەفی مۆزوعی قەزا و قەدەرە و لەلایەکەوە ئەو چوار عیلەتەکەی کە ئەرسطۆ لە کتێبی سروژناسیە پێی دەگا بەهۆی ئەوەوە کە بەر لە ئەرسطۆ کۆمەڵە تەسەورات هەیە لەسەرەوەی کە ئایا گەردوون لە چیوە پێیا بووە هەر یەکە شتێک دەڵێ فەرەزەن تالیز دەڵێ گەردوون لە ئاوە پێیا بوو تەبیعیەکان پیان وایە لە ئاو یای ئاو دەکەنە بنەمایە ئاگر دەکەنە بنەمایە یەکێک لەو بنەمایانە بە بنەمای بوون دەزانن و بە بنەمای گەردوون دەزانن هەز دەکەن هەموو شتێک لەوەوە هاتووە لە ئاوەوە هاتووە یا هەموو شتێک لە ئاگرەوە هاتووە یا لە شتێکی ترکە پێ دەڵێن ئەپیرۆن ینی نادیاریکراوە هاتووە ئەمانە کۆمەڵە تەسەوراتن کاریە کە عیلەتێک دەدۆزێتەوە بەڵام ئەرسطۆ تەمەن دوای مناقەشەکردنێکی وردی ئەم تەسەورانە دێتە سەر ئەوە دەڵێت بۆ هەر شتێک کە هەیە چوار عیلەت هەیە عیلەتێکیان عیلەتی فاعلیە عیلەتێکیان عیلەتی غاییە عیلەتێکیان عیلەتی سووەریە عیلەتێکیشان عیلەتی فاعلیە عفوا عیلەتی مادیە ئەم چوار عیلەتە عیلەتی مادی و سووەری لەگەڵ عیلەتی غایی و فاعلی ئەو چوار عیلەتە ئیتر ناسر من نازانم لەکوێوە ئەم چوار عیلەتە لەکوێوە دەرکی پێکردووە بەڵام ئەو ئاماژە بە کتێبە فەلسەفیەکان نادا لەوانەیە لەو تووراسە فەلسەفیە عەرەبیەی کە هەیە ئەو خوێندبێتەوە و چونکە لەناو ئەمە شتێکی چوار عیلەتەکە شتانێکی دیارن هەر نەک ئەوانەی فەیلسوفە ئیسلامیەکان بەڵکو ئەوانش ئوسوڵین ئەم چوار عیلەتە ئاگادارن یانە ئەوانش کەلامین ئەو چوار عیلەتە ئاگادارن بەڵام ئەوەی گرنگە ناسر ئەم چوار عیلەتە چی لێ دەکات ینی هەر جگە لەوەش ینی گەیشتن بۆ چوار عیلەتە شتێکی ئاسانە ئەگەر ئینسان تۆزێ بیکاتەوە و ئەو لە بەشی من ئەمڕۆ ئەو دەدەم هینەکەی 2 ساعتە و محازەرەکەی تقریبا ساعت و نیوە کە دواتریان دەپرسیارە ئەمڕۆ 20 دقە لە ئەگەر کاتە بۆ 20 دقەی ناو ئەو محازەرەکەی ئەو لێکدانەوەی بۆ دەکەم و ئەو دەدەم کۆمەڵێ دەواازە لەسەر بیرکردنەوەی و پیاوە بکەمەوە بۆی باشتر بتوانین لە بنەماکانی بیرکردنەوەی ئەو تێبگین و بۆ من تەبان بنەما فەلسەفیەکانی یعنی ئەوەنە لە مۆزۆی جوزیاتە کاتێک ئەم بنەمایانە غایب دەبن لە بیرکردنەوەی فعلا بیرکردنەوەی دەگۆڕێ بۆ بیرکردنەوەیە کە تا حدێک مەسەبی ینی و من فەرزان ئەگەر بمەوێت لەسەر ناسر بنووسم و ئێتمام بۆ دەمەوێت ئەو ناسرە کە کۆمەڵە بنەما هەیە بۆ بیرکردنەوەی و ئەو شتانێک کە لەو بنەمایانەوە دێڵێ دەری بێنم لەوەی کە فعلا بە کاریگەری بە دەوروبەرەکەی باسی کردووە جاری وە هەبووە بە کاریگەری بە دەوروبەرەکەی و وێنای دەوروبەرەکەی کێشاوەتەوە بەڵام لە ڕاستیە ئەگەر لەوانەیە سە بمایە جۆرێکی تر بیری لە واقعە بکردایەتەوە کە هەیە بەرحاڵەوەی کە ئێستا دەبێ ئێمە باسی کەین مەوزوعی خەڵقی گەردوون و مەوزوعی قەزا و قەدەرە و قەدەر ڕەبتی بەم چوار عیلەتەوە ئەوەی کە ناسر کردوویەتی فەیلسوفەکانیش نەیان کردووە ئەم ڕەبتەیەکە لە بینی چوار عیلەتەکەی بوون ئەو چوار عیلەتەی کە لە هەموو مەوجوداتێکا دەبێ هەبێ بۆ ئەو مەوجودە هەبێ لەگەڵ مەوزوعی قەدەر و لەم شوێنەکە لەسەر ئەساسی چوار عیلەتەکە بیر دەکاتەوە ئەرسطۆیە بە
معنای کەلیمە ئەرستۆیە بەڵام وەکوتم ئەم چوار عیلەتەی ئەو لە ئەرستۆوە وەرگرتووە دەڕاستیا وەرگرتن نییە ئەم خۆی جوان جوان بە شوێن شتەکانە ڕۆشتۆ بە بیرکردنەوەی خۆی گەیشتووەتە ئەم چوار عیلەتە دەکرێت لە کتێندا کتێبە ئەم عیلەتانەی بینی بێ ئەمە ڕێگەی خۆش کردوێ بۆی خۆی بە بیرکردنەوەی خۆی لەگەڵیانە بڕواتە دەگاتە ئەو چوار عیلەتە بۆچی من دەڵێم وەری نەگرتووە چونکە وەرگرتن عملێکی میکانیکی ئەوەی وەردەگرێ ناتوانێت لە ڕێگەی ئەو چوار عیلەتەوە شتی تر بخوێنێتەوە و تحلیلی شتی تر بکە ئەم پیاوە دێت لە ڕێگەی ئەم چوار عیلەتەوە ینی ڕەبتێک دروست دەکات لەگەڵ قەدەرا کە وەکوتم ئەمە شتێکی زۆر زۆر ناوازەیە کەم بیرمەندە بەڕاستی کردوویەتی کاتێک کە ئەم دێت چوار عیلەتەکە تەمان لە مۆزۆی دیاریکردنی ئەساسی وجودا پشت بە چوار عیلەتەکەی ئەرستۆ دەبەستێت لە مۆزۆی قەدەرا پشت بە ئەو فکرەی هەماهەنگی و مۆنادەکانی نەک پشت بەو دەبەستێت دەگەڕێتەوە سەر ئەو فکرە کە لای بنتس دەرکی پێکردووە و ئەو لە کتێبەکەیە بە ناوی مۆنادۆلۆژیا لەم کتێبەیە تەبعاً بەجیا لەو ئەعتیقاداتەی کە ئەعتیقاداتی و کەلامی مەسیحی لەناو کەلامی مەسیحیا بوو کە دایمە بیری لەوە دەکردەوە کە خوا وەکو خالق بەڵام لای بنتس دێت لەو کتێبەیە و لە مناقەشەکانی دواتریە دەڵێ هەر خوا خالق نییە هەر ئەندازیاری گردون نییە بەڵکو پاشای مەملەکەتەکەی خۆشەتی و لێرەوە ئەو تەبەن لە قورئان ئاینێک دێنێتەوە خەلق و ئەمر لێرەوە ئەویش دێ ئەم فکرەیە دووپات دەکاتەوە کە خوار خالق نییە بەڵکو ئامریشە و ئەمریش دەکاوە فرمان دەکاوە لەناو مەملەکەتەکەی خۆیان ئەمە کاتێ من ئەم ڕەبتەم بینی بەڕاستی لەلام سێر بوو چۆن ئەم پیاوە زۆر زۆر دڵنیام کە ناسر هیچ بە هیچ شێوەیە ئاگاداری فەلسفەی ئەوروپی نییە نەک فەلسفەی گریکی فەلسفەی گریکیش لە ڕێگەی کتێبەکانی ترەوە ئاگادارێتی بەس خۆی ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کام پیاوە خۆی فعلەن بە بیرکردنەوەی خۆی دەرکی بەم شانە کردبوو واوەی گرنگی دەدا بەم پیاوە لای من ئامەیە ئەم بیرکردنەوە ئازادانەی خۆیەتی ئەوەیە کە خۆی جورئەتی ئەوەی کردووە بیر لە شتەکان بکاتەوە وخۆی جورئەتی ئەوەی کردووە کە ئەو بنەما عەقلیانە لەناو عەقلی خۆیان دەرک پێ بکاوە دواتر بێنە تەحلیلی تێکستی دینی و تەسەوراتی دینی پێ بکات و ئەمە بەڕاستی بۆ من جێگەی پرسیار بۆەوە ئەمە شەروای کردووە من لەگەڵ پەیوەندیم لەگەڵم بیرمەندا بمێنێتەوە و زۆر جاریش من لەلایە و کەسانەیە کە لە بەرەی دوو بەرە هەیە لێرە هەمومان دەزانین بەرەی دینی و نادینی من بێگومان لە دەرەوەی ئەو بەرانم چونکە هیچ مەسلحەتێکم نییە تا بچمە ناو بەرانەوە بەرەی دینی و نادینی جۆرەك لە مەسلحەتی سایکۆلۆژی و ئایدۆلۆژی و کۆمەڵە شتی لە پشتەوەیە و ئەم شەڕشەقەت دروست دەکات کە وا دەکاتە پوتۆزێک دروستکە ئێمە نەتوانین لە هیچ شتێک تێ بگەین و من کاتێک کە باسی ناسر دەکەم وەک بیرمەندێ لەوانەیە تەرەفە نادینیەکەوە وێنای من کاتەوە کە من لە سەر بە تەرەفە دینیەکەم یا کاتێکیش باسی فەلسەفە دەکەم تەرەفە دینیەکە دەمخاتە پاڵ تەرەفە نادینیەکە ینی ئەلێرا لە هەردوو دینان دەبم وەکو دەڵێن بەس مامەڵەکردنی من لەگەڵ ئەم شتانە بەڕاستی بەدەرە لەو مناڵ بازاڕە لەو شەڕەشەقە لەو شتە بێمانایانی کە دەکرێت کە جگەل لە جۆرێک لە دەرکەوتن و جۆرێک لە چوزانم ئەوەی کە خەڵکێکی زۆر بدناسێت و دواتر دەستکەوتێک بەدەستبێنی هەز دەکەم هیچی تری تیا ناخوێنەوە بەڕاستی چ لە ینی لە هەر عمومەن لە سەقافەی کوردی بەگشتی و لەو ساحە سەقافیە جگەل لەمە من هەست ناکەم ئامانجێکی تر هەیە و لە زانکۆکانیش حتمانەمە هەروایە و ئەگەر فعلەن زانست و بیرکردنەوە لە زانکۆکانە لە زانکۆکەی خۆما هەبوایە کە لەوێ 12 ساڵ مامۆستا بووم جەم نەدێش بەرحاڵ ئەوەی کە هەیە ئەم پیاوە یەکێکە لەو بیرمەندانەی کە لە ناو کوردە هەڵکەوتووە بۆ من گرنگ نییە بابەتەکەی چییە بۆ من گرنگ نییە کەسێکی بابەتەکەی دینیە دینە بیری لێ دەکاتەوە یا فەرزەن بیر لە مارکس دەکاتەوە ئەمە بۆ من گرنگ نییە ئەوەی گرنگە بۆ من ئایا فعلەن ئەم کەسە دەیەوێت گاتە حەقەت لەو شتانە ئەو بارەی کە ئیشی تیا دەکات بیری تیا دەکاتەوە دەیەوێت بە شکڵێکی ڕاستەقینە بە شوێنیا بڕوە ینی بەلای منەوە من باشتر من و کەسێک لە یەکتر تێ دەگەین کە بوارەکەی دینی بێ بەڵام فعلەن بەبەست بیەوێ بگاتە حەقیقەت لە مۆزوع
یا کەسێک وارەکەی هەر شتێکی تری دنیایی بێ بەڵام بە مەرجە بیوێ بگاتە حەقە لەو مەسەلە. یعنی ئەوەی کە ئەو ڕەبتە دروستەکە هەر لە ئێسەوە دەمەوێت ئەوە ڕوونکەمەوە بۆتان تا پێتان بڵێ من لە هیچ شەرعیەتێکی دینیەوە قسە لەسەر ناسری سوبحانی ناکەم و هەرچەندە تۆ بۆ قسەکردن لەسەر دین لە لای خەڵکی پێویستت بە شەرعیەتێکی دینیە، پێویستت بەوەیە کە تۆ مەوسوق نییە گەر بێت و سەر بە و عادەت و تەقالید و ئەوەی کە خەڵکێک پێڕەوی دەکا نەبیت. و ئەمە ژانەوەنا من دژی هەر عادەت و تەقالیدێکم کە هەیە، نەخێر من دژی هیچ عادەت و تەقالید و مەزهبێک و ئەمانە نیم و لەگەڵیشانی، بەڵام بۆکو ئەوەی ئەو کەسانەی کە فعلەن دینیان بەڕاستەقینە وەرگرتووە بە شوێن حەقەتەکەیان دەڕۆن لای من گرنگن و نەکەر گرنگن. من گفتوگۆیەکم هەیە لەگەڵیانە کە گفتوگۆکە هەر لە مەجالی دین هەیە، لای کەسانێکی تریش کە لە مەجالەکانی تراکە نادینین هەر عینی شتە بۆ بەنسبەتی منەوە. لەبەرەوەی بۆ من گرنگە بیرکردنەوەیە و لێرەشەوە ئەم پیاوە بۆ من گرنگە کە بیری کردوێتەوە و جەری بۆ لەویا کە بڕوای بە عەقڵی خۆی هێناوە، بڕوای بە بیرکردنەوەی خۆی هێناوە و لەوە تێگەیشتووە کە ئەویش دەتوانێت بگا بە حقیقەتەکان و هەموو نەکەو هەموو ئینسانێک دەتوانێت بگات بە من و یەکێک لەم شتانەی ئەم پیاوە دەیکاوە لەسەریشی بەڕاستی دەبێت ژانی خۆی داگەنێت. مەوزوعی قۆرخکردنی بیرکردنەوەی لە دین کە بەتایبەتی لەلایەن مەزهەبی شیعەوە قۆرخ کرابوو بۆ ئیمامەکان و ئەم پێی وایە ئەمە ئیمام هەر کەسێک لە کەسەکان دەتوانێت ئەو ڕێیە بگرێت و شتێک نییە کە قۆرخ کرابێت و زۆر شت هەیە ئەو لە نخبەت دینیەکەی دەسێنێتەوە دەیەنێتەوە دەیداتەوە دەست خەڵک و ئەمانە کۆمەڵە شتن بەداخەوە کە گوێ لەم پیاوە نەگیراوەتەوەکو کاریگەری خۆی لەسەرەوە هەبێت کە شتەکان دەستکاری بکرێن بەڕۆ باشتر بڕۆن لەوەی کە هەن. ئەمە بە نسبەت ئەوەی کە بۆچی ناسر لای من گرنگە. ئەوەی دەمێنێتەوە ئێستا من دەست بە ئەوە دەکەم کە لەگەڵ ناسرا لەبارەی مۆزوعی قەدەرەوە کە لە ئەساسا ئەمە دوو بینە تەسجیل کراوە دیارە کۆمەڵە پرسیاریان لێ کردووە، پرسیارەکان ئەو دەڵێ جوابدانەوە ئەم پرسیارانە هەمووی دەچێتە ناو مۆزوعی قەدەرەوە لەگەڵ جەبر و اختیار. تاوان 20 دقەی یەکەمی لەسەر مۆزوعی سەرەتاکە لێەوە دەست پێ دەکات. ناڵێم ئەم پیاوە ئەم مۆزوعی 4 عیلەتە ڕەبط دەکات بە قەدەرەوە گرنگە، لەبەرەوە یەکەم شت کە باسی دەکات مۆزوعی 4 عیلەتەکەیە، بەڵام ئەو بە ناوی 4 عیلەتەکەەوە بە هیچ شێوەیەک ناویان ناهێن، بەڵام کۆمەڵێ نمونەت بۆ دێنێتەوە لە ناو نمونەکانە عیلەتەکانت بۆ تەحدید دەکات و لەسەر ئەساسی ئەمە ئیترە و کاتێمە دەتوانین بیر لە گردون بکەینەوە گردون چۆن دروست بووە، ئامانج لە گردونا چییە، مۆزوعی قەدەر چییە، ئەمانە لە ڕێگەیەمەوە دەتوانین تێبگەین. جا من بەر لەوەی تێکستەکەی ناسر بخوێنمەوە. تاوان ناسر لەم 20 دقا هەوڵ دەدا لە ڕێگەی نمونەکانەوە شتەکان ڕۆشن کاتەوە و یەکێکە لەو ئوسلوبە سەرکەوتوانە منیش چەندە جار لە بۆ ڕۆشنکردنەوەی هەندێک مەسەلە نمونە دێنمەوە و نمونەکان شی دەکەمەوە بۆی لە ناو نمونەکانە ئەوە ببینین کە پێویستە ببینین. ئەم پیاوە مسلوبەی هەیە بەڵام نمونە بۆ ئیستیشاد نایەنێتەوە. نمونەهێنانەوەی ناسر بۆ ئەوە نییە فەرەزەن حکایەتێک باس کا بڵێ ها سێر کە فلانە کەس چۆنە تۆژوا بە، یعنی نمونەکان نمونەی پند و ئامۆژگاریەوە شتانە نین. بۆ نمونەی خەیاتێکت بۆ دێنێتەوە لە دروستکردنی پانتۆڵێکە و ئەو لێرە ئەم حکایەتە کە خەیاتێک پانتۆڵێ دروست دەکا هیچ پند و عیبرەتێکی تیانی، ئەمە علاقەی بە پند و عیبرەتەوە نییە. حکایەت دێنانەوە لێرە لای ناسر بۆ پند و عیبرەت نییە و حکایەتی کۆمەڵە کارێکتەر نییە بیانێنێتەوە بڵێ بە پند و عیبرەتی لێ وەرگرین. لەم مەوزوعە ئەو حکایەتی مهندسێک دێنێتەوە، شارێک دێنێتەوە کە نەخۆشخانەیەکی تیا دروست دەکرێت، ئەم نەخۆشخانەیە چۆن دروست دەکرێت، نمونەی دانەیەکی تریشیان لەسەر خەیاتێک دەێنێتەوە نمونەکە کە چۆن پانتۆڵێک دەدورێت. ئەم نمونانە هەمووی دێنێتەوە بۆ ئەوەی بێت مۆزوعی 4 عیلەتەکەمان بۆ دیاریکە کە عیلەتی سەبەبی وجودی هەر بوونەوەریەکن کە لێرە هەیە لە وجودا هەیە و 4 عیلەتەکە ئەو بەبێ ئەوەی وەکو 4 عیلەت ناویان بەرێ بەڵام بە وردی و بە دەقیقی و لە هەندێک شوێنە دەقیقتر لە ئارستۆ فعلەن دەیان خاتە ڕوو و لەمەشە پشت بە لە هەندێک شوێنە پشت بە ئاەتەکان دەبەستێ بۆ ئەوەی
فكرەکەی هێنکات ینی تەبەنیکە وەکو فکرەیەکی دینی